الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أولئك أصحاب الميمنة والذين كفروا بآياتنا هم أصحاب المشأمة عليهم نار مؤصدة صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. عرض سلام هست لخدمت تواوی بینەرانی خۆشەویست. هیوادارم هەموو لایەکتان لە سەلامەتی کامڵاو ئینشاءالله.
ئیسماعیلی دیباچی مناوە لە شاری کرماشانە 39 ساڵ سنمە هە لە شاری کرماشانە لە شارستانی قەسری شیرین کە یەکێ لە شارەکانی کرماشانە لەدایک بوو لە دوای جەنگێک کە شروع بوو لە بینی ئێران و عێراقا ئێمە لە وڵاتێکی تقریبەن لە نەواری مەرزیە بووین و منطقەی ئەمە زمانێک داگیرکریا هاتینە شاری کرماشان و هەر لە ئەو زەمانە یعنی لە 39 ساڵ پێش هەتا کوێسە هاین لە شاری کرماشان. شغلی من شغلم ئازادە، کاری پەخشی مەوادی قەزایم هەست لە شار کرماشانە. تقریباً لە 20-21 ساڵی پێش کاری قورئانیمان دەست پێ کردێ لە شاری کرماشانە لە مزگەوتی بەرزنجیە لە خزمەتی مامۆستا عەزیزە بووین، کاک عەزیزی کورد بەهمەنی کە جوزی ئەساتیدی خۆمەوە هەر لە ئەم بەرنامەیە تەشەکر و قەدردانی لێ ئەەکەم، یعنی بنەوانەی کاری تلاوەتی ئێمە و کاری قورئانی ئێمە بەڕاستی بە زەحەماتی ئەم ئوستادە بوو. لە دوایە تقریباً بۆ 15 تا 20 ساڵ ئەوێت لە زمینەی کاری تەجوید و کاری قورئانی وە لە سەتحی شارە لە شوێنانی مختلفە، لە مزگەوتی جامعی شافعیە، لە مزگەوتی بەرزنجیە یا لە بازێ لە ماڵەکانە بەخاتری براوێلێک هەن کە تایمی کاریان جۆرێک هەست کە لە ناوی ڕۆژە وەختیان نییە لە مزگەوتە ئێمە بتوانین لە خزمەتیانە بووین، بەڵام شەوانە جەلساتێکماندا ناوە لە خزمەتیانە لە ماڵەکانە بەرگوزاریەکەین و ئەلحەمدولله سەمەرە و بەهرەوەریەکی باشمان لێ گرتێتە ئیسا ئەلحەمدولله. جەلساتی قەرائەتمان هەست بە سوورەتی تەخەسوسی لە مزگەوتی شافعیە، ئەلحەمدولله ناڵێکی باش بە تەوسیفی ئەمەیە کە ئێمە فرە نییە لە ئەم ئەرسە خەریکین کارەکەین، یعنی بێژم جێلەساتی تەخەسوسی قەرائەتمان بێت بۆ بە ساڵ ناگێت کە لە مزگەوتی جامع شافعیە شروعمان کردووە و ئەلحەمدولله توانیمانە سەمەرەیەکی باشی لێ بگرین، ئەستیعدادێکی باش لە ناویانە پیا بکەین و لە سەریانە کار بکەین. ئەوەڵین قەرائەتی من تقریباً هەڵەگەڕێتەوە سەری شاید بێژم 18 ساڵی پێش عەلاقەیەکی باشم بوو. یەکێ لەو ئەساتیدە کە واقعاً لەسەری منە تەئسیری ناوە منی واردی ئەرسەی کاری قورئانی کرد، ئوستادی گەورە ئوستاد محەممەد سدیق منشاوی بوو. بەڕاستی من زەمانێک لە مەدرسە دەرسمان ئەخوەند، بەرادەرێکی لە هاوکڵاسیمان بوو، مامێکی بوو لە کوێیتا بوو، نەوارێکی شرکەتی ئوستاد منشاوی داو پێ ئەویش هاوردی بۆ من و یەکێ لە تلاوەتێلی مەشهوری کە سوورەی قاف و ئەڕەحمانە کە لە ناوی ئەم نەوارە ئەیخوێنێت، کە واقعاً یەکێ لە شاهکارێلیە و بێ حەد زەوقی منی لەسەر کاری قورئانیە هەڵساند، مەخسووسەن لەسەر کاری قەرائەت. و شکر بۆ خۆی گەورە هەر ئەوە باعث بوو ئێمە لە ئەو نەوارە دەست پێ بکەین بە حەفزی ئەو نەوارە و وردە وردە کارێک لە زمینەی کاری تەجویدیە لە خزمەتی ئوستادێکی وەکو بێژی چەند نەفەرێکە لە چەند شارێکا بوون و ئیسا لە کرماشانە نین. ئێمە دەستمان پێ کرد. تقریباً قەرائەتی من ئەوەڵین قەرائەتم لە زمانی سەربازی بوو، لە خدمەتی سەربازیە بوو. ئەوەڵین قەرائەتی من لەوێ بوو و ها لە بیرمە ئەوەڵین بانگێکیش کردام لە شاری ڕوانسەر بوو، چووم لە ناوی مزگەوتی جامعە لەوێ تقریباً بانگی مەغریب بوو، مؤەزن نەهات و منیش تا ئیسا بانگم نەوتو و خادمی مزگەوتەکە بانگ میکردوتی جنابەت فەرموو بانگێ بێژە، منیشتم تا ئیسا بانگم نەوتو و تێ خۆ قەیناکە هەر لێرە دەست پێەکەی. ئێمەش بانگێکماندا وڵە شکر بۆ خۆی گەورە باش دەرهات. ئەمە تقریباً پێشینەیەک بێژم لە ئستارتی کارمان و شروعی کارمانەوە تقریباً لە 18 ساڵ تا 20 ساڵ پێش.
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله كاتي خوێندنی قورآنی من حقیقەتەن چون کاری من شغلێکی ئازادم هەیە و وەکو بێژی لە کات و سەعاتێکی دیاریکراوە ناتوانم بێژم لەو ساتەعە وەلێ معمولاً لە حینی کاری خۆما چون هەم لە سەری کارە معمولاً لە سەری کارە فرێک تلاوەتی قورآن هەم گوێشە دەم هەم ئەخوێنم لە سەری کلاسەکانمانە تایبەتمەندی خۆم دەمەوبەیان بێحەد پێم خۆشە با کاری قورآنی و تلاوەتکردن زەوقێکی عەجیبم هەست بۆ یوانی واقعاً ئینسان وەکو بێژی ئیسراحەتێکی باشی کردە وەختێک لە خەو حەڵەسیت ئیسراحەتت کردووە یەکێ لە ئەوامڵی مؤثر بۆ کاری قەرائەت حەقیقەتی ئەوەسانی کە ئینسان ئیسراحەتێکی باشی کردوێت دوای تلاوەتێکی بێت ئەتوانێت فەوقڵعادە مؤثر بێت من لە ناوی ماڵە فرێک قورآنە خوێنین ئەلحەمدوللا سێ دانە مناڵم هەست دانەیەکیان حافزی 4 جوز قورآنە کەنیشکی گەورەم کە ئیمساڵە چتە کلاس 7 دوو قولوێکمانیش هەست کوڕ و کەنیشکێک ئەوانیش ئەلحەمدوللا خەریکی حەفزن هەر لە جوزئی 30 دەستیان پێ کردووە معمولاً خەریکین هەم خۆم هەم خێزانم چونکە کاری قورآنیەکەین لە مزگەوتەکانە دەرسێژین و لە ماڵە لە دەرسێژین و دائما سەر و کارمان هەست لە تەکی کاری قورآنی ئیسا من ئەی خوێنم ئێوە لە شوێنی من و تکراری بکەنەوە باشە با سەوتیشتان بەرزوێت أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي قدر فهدى والذي أخرج المرعى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى إنه يعلم الجهر وما يخفى صدق الله العظيم. صدق الله العظيم. با توجه كلمة لك شارك كرماشانا أجين شاركك هم أهلي تشيعي هز هم أهلي تسنني هز شكر بو خوای گەورە لە ئەم زمینەی کاری قورئانی وەمە هیچ گونە مەحدودیەتێکمان نییە هەم ئێمە لە جەلساتی ئەوانە شرکت ئەەکەین لە مەحافلی قورئانیە کە هەستیان و واقعاً کاریان کردێ زەحمەتیان کێشە قاڕێلێکی بینالملەلی باشیان هەز ئەس جملە من ئەتوانم یەکێ لە ڕەفیقێلە کە هەر ئاهلی شاری کرماشانە دانیشتووی ئەم شارەسانی و فرەیە لە برا خۆشکێلە کە کاری قورئانیەکەن قاڕێکی بینالملەلیە ئەغەیە وەحید نەزەریان ڕەفیقی خۆمە هەمشۆڕەفتمان هەز بە یەکۆ و واقعاً تایسەیش توانیمانە فرەیە لە علمێکە هەسیان تەخەسوسێکە هەسیان لە یەکتری استفادە بکەین ئەوان لە جلساتی ئێمە شرکەتەکەن ئێمە لە جلساتی ئەوانە شرکەتەکەین بەشکر بۆ خۆی گەورە لە بابەتی کاری قورئانی وەمە هیچ گونە موردێکمانی لە شاری کرماشان علمی قراءت لە واقع عسرێکی تەڵایی بوو لە کشوەرانی وەکو کشوەری مسرە مەخسوسەن و بنیادی کاری قراءەتی قورئان واقعاً وەکو بێژی لە مسرە دانریە مەخسوسەن بە شێوەیەکە کە معروفە بە مەکتەبی مسر کە هەم تلاوەتێلی تەحقیقی یا مەجلسی یا تلاوەتێلی تەدویر یا بە ئەسڵای خۆمان تەرتیلیان یەک چوارچوو بەخاسی هەست و دوایەوە واقعاً ئیسە لە شاید بێژم بۆ 40 ساڵ 30 تا 40 ساڵ ئەچێت لە ئێرانە واقعاً لەسەری ئەم قەزیە فەوقڵادە کار کردیاوە فەوقڵادە هەزینە کردیاوە بەڵام واقعاً بەداخەوە لە وڵاتێلی کوردەواری خۆمان بەو جۆرە کە بێژین ئەهەمیەت نەدریاوە یا ئەگەریش ئەهەمیەت دریاوە حەقیقەتەن بەهایەکی باش نەدریاوە بە ئەم عەلمە لە وڵاتانی خۆمانە من جێ هەست لە ئەم شوێنەکە خەریکن واقعاً بەحسی ئەم مەسائلی قورئانیەکەین تایبەتمەندی داواکەم لە تەواوی برایالێک کە ئەوێنی مەحافلێکی قورئانی لە سەتحی کشوەریە ئەوێنی مەسەڵەن لە عێراقە بەرگوزار ئەوێت متأسفانە وێنی لە قاڕیێلی کورسانات استفادە ناکرێت و ئەمە ئەتوانێت یەک وەکو بێژی زعفێ بۆ جامعی کوردەواری خۆمان بۆ جامعەیەکە واقعاً هەل لە مێژ و بێژی ئەمە ئەهلی قورئان بووینە ئەهلی تلاوەت بووینە تەواوی خەڵکمان ئێمە ئوستادێکمان بووە وەکو مامۆسا محەممەدی ڕەبیعی کە لە ساڵی 54-55 لەو زمانە لە تەکی ئوستادێک وەکو ئوستاد عەبدولواسطە ئوستاد حوسەریە شان بە شانی ئەوانە لە مسابقاتە شرکەتی کردێ و توانیە مەقاماتێکی باش بێرێ ئەویش لە ئەو پەڕی بێ ئیمکاناتیوە کە واقعاً و ئوستادە تەشریفی کردە بۆ ئەوێ و حەمد و سەنا بۆ خۆی گەورە سەمەراتی کاری یەکێ وەکی ئوستادێ وەکو مامۆستا ڕەبیعی وەکو ئەساتیدێکی تر الحەمدولله توانیەسی لە ئەم ئەرسەوە واقعاً بەرهەمانێکی باشی بێت و ئەم عیلمە ئەم وەکو بێژی کارێلی قورئانی کارێلی واقعاً فەنی لە زەمینەی کاری قورئانی
الحەمدولله هەر وەکو بێژی ئەدامەی بووە و ئەدامەیشی هەزیشان. حەقیقەتەن کاری وەکو بێژی خوێندنی قورئان هەر بۆ جۆرەکە حەدیثمان هەز لەسەریە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەفەرمێت کە قورئان تا ئەتوانن بە زینەتێکی خۆش و بە دەنگێکی خۆش و بیخوێنن. حەقیقەتەن من ئەمەیەکی ئێژم تەجروبیاتی خۆمە، شاید فرێ شعرم خوێندوێت، فرێ مەسائلی وەکو بێژی ئەدەبیم واقعاً مطالعە کردوێت، وەلی هیچ کەلامێ وەکو کەلامی قورئان واقعاً ئاهەنگین نییە، ناتوانێت ئاهەنگین بێت. کاری تلاوەتی قورئان یەک کارێکی فەوقڵادە واقعاً ئەرزشمەندە. ئەمە یەکی ئێمە چ بانگ بێژین چ تلاوەتی قورئان بکەین، هەدەف بە ئەمە سانی کە ئەم خەڵکە وەکو بێژی دڵگەرم بکەین بە کەلامی خۆی گەورە. زمانێک ئێمە وەختێک قورئان تلاوەتەکەین ئەشێ هەدەفمان ئەمە وێتە کە ئەم معنای قورئانە بە ئەو پەڕی وەکو بێژی شەئن نزولێکە هەسی، ئەرزشێ فەوقڵادە گەورەکە هەسی، ئێمە بتوانین بە مخاتەبین واقعاً بیگەێنین و ئەمە ئەگەر سەوتێکی خۆشمان نەوێت، یعنی وەکو بێژی فرەکەس حەقیقەتەن لە جامعەی خۆمانێژێ کورە من سەوتێکی خۆشم نییە چۆن ئەتوانم قورئان بخوێنم بە وەلی من ئەمە قسەی من نییە، قسەی فرێ لە ئەساتیدی گەورەی ئەلمی قەرائەتە. خۆی گەورە نەعمەتێکی داسە هەر ئینسانێک، یعنی واقعاً ئێستا ئەگەر ئێمە یەک بەرگەشتێ بکەین و بە قاڕێلی مسری ڕێی هیچ گونە بەهانەیەکیان بۆ هیچ نەو سەوتێک نەهێشتێ، لە هەر بۆعدی سەوتیوە قەرائەتیان هەست، تلاوەتێکی فاخریان هەست، بەڵام تێتۆ سەر خودی ئینسان چەندێک ئەهەمیەت بدات بە ئەم قەزیە. لە مەسئلەی وەکو بانگا بێژین ئێوە خەریکین گەورەترین کەلام لەسەر ئەم عەرزە خەریکین بەڵاو ئەکەین و لە ناوی جامعە بە تەریقی مزگەوتەکان و وەکو بێژی باندێلێک کە پەخشی ئەکاتەوە. ئەگەر واقعاً ئەم سەوتە سەوتێکی حەزین، سەوتێکی خۆش و فەوقڵادە فەنی ئەم بانگە بدرێت، واقعیەتی ئەوسانی خەڵک دڵگەرم ئەوێت. جێ هەست من یەک خاترێ لە یەکێ لە ئەساتید باحس بکەم کە فەرمێت لە مسرا کەسێک بوو شاید فرێ لە بینەرانی خۆشەویستیش خۆیان ئەم شتیانە چاو پێکەفتوێت و خۆیان بەم قەزیە واقع بوون. ئەفەرمێت خوانندەیەک بوو لە مسرا، دەنگێکی زۆر خۆشی بوو، بەڵام هەر زمانێک لەبەری مزگەوتێک لەسەری مەسیری ماڵ و مەسیری کاریا بوو، کەسێک بانگی ئەدا سێریە کرد فرە پێی ناخۆش بۆیوت کاشکە کەسێک بووایە واقعاً بانگێکی خۆشی بدایەت. تا ڕۆژێک لە مەسیرێکە تێتۆ تەسمیم ئەگرێژە ڕۆژی دوایی من بچم ئەوە لە تەکی ئەم مەسئولی مزگەوتە قسە بکەم و بانگێک بێژم. زمانێک ڕۆژی دوایی تێتۆ بۆ مزگەوت و وەختی نازانم دەقیقاً کاتی کام بانگ ئەوێت، دەرخواست دەکات کە من گەرەکمە بانگێ بێژم و گشتی ئەستەقباڵەکان لێ ێژن فەرموو. ئەفەرمێت وەختێک بانگ ئەدات مردم وەکو بێژی گشتی یەکسەر هجوم تێرێ بۆ مزگەوت، یعنی تایسە بانگێکی و ئەم لذت بەخشیانە نەژنەفتە ئەم خەڵکە. وەختێک بە ئەم لذتە ئەم بانگە ئەژنەفن سەیرەکەن وەکو ڕۆژی جەژن مردم گشتی یەکسەر خەریکە تێ بۆ مزگەوت. تەواو تەئسیری ئەو سەوتەسانی ئەگەر ئێمە سەوتێکی خۆش دوای هەر خودی ئەو یەک بانگە وەکو بێژی بانگێکە ئەو بەرادەرە ئەیدا ئەوێتە سەبەبی هدایەتی و ئەوێتە یەکێ لە داعیانی دین، ئەوێتە موعەززنێکی فەوقڵادە تایبەتی و ئیسەیشەی پێم وایە لە قەیدی حەیاتە بێت و مردم خەریکن واقعاً لەزەتەوەن لە بانگداینی. ئیسا خۆتان ئەوێنن بانگێکی پەخش ئەکرێتەوە مەسەڵەن لە کشوەرێلی عەرەبیە، لە کشوەرێلی ئیسلامیە، لەسەری تەواوی موبایلەکانە هەست، لە وەختێک ئێمە مەسەڵەن لە شوێنانێکە هەین دەنگی بانگ ناژنەفین یا حین لە وەسەتی کارە مەشقەڵەی کاریمانە یەک لەحزە سەوتێکی خۆش وەختی بانگی تۆ ئەکات بۆ لای خوای گەورە، قەتئی بیەقین ئەو سەوتە وەختێک
دڵتەزێنە وەختێک ڕۆحێکی باشی هاپێوە واقعاً هەدەفمەند ئەو بانگە دریاوە قەتئەن تو لە کار و مەشقەڵەی دنیا گشتی جیا کاتەوە مەیلە خۆی گەورە ئەدواتە. الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. تەوسیەکە من هەسم بوو برا خۆشکێلە کە حەزەکە لە زمینەی کاری قورئانی و لە زمینەی کاری بانگداین و کار بکەن ئەمەسانێکە واقعاً هیچ شتێک لە هیچ دەور و زەمانێکە لە تەمەنی ئینسانە دێر ناوێت بخوای گەورە تەواوی دەرگای وەکوبێژی بەهانەوێلی لە ئێمە بەساوە ئەو نە ئیمکانات ئیسە هەست حەقیقەتەن هیچ کەسێک ناتوانێ بێژێ من ناتوانم کار بکەم ناتوانم باش قورئان بخوێنم یا ناتوانم بانگێکی باش بدەم نا یەک زەمان ئێمە تەسەوور بکەین زەمانێک لە شاید بێژم حدودی 100 ساڵی پێش کە ئەسری وەکوبێژی تەڵایی قەرائەت حدودی 70-80 ساڵ پێش تواشاکەی نە ئیمکانات وەکو ئیمکاناتێکی ئیسە بوو وەلێ توانیان بە ئەو ئەوجی قودرەتە خۆیان بگێنن و ئیسا مەخسوساً لە ئەم عەسر و زەمانە ئێمە لە تەکی مۆبایلە کامپیوترە تەلڤیزیۆنە وەکوبێژی ماهوارەیە لە تەواوی ئیمکانات هەست کە ئێمە بتوانین هەم قاڕیەکی باشوین هەم وەکوبێژی موعەززنێکی باشوین کە بتوانین واقعاً لەم زەمینە هەر کەسێک هەر برایەک هەر خۆشکێک واقعاً مەگەردی خۆی نەیگەرەکوێت من تەوسیەم هەست لە تەواوی برا خۆشکێلەکە کاری قورئانیەکەن خاصەتەن مدەڕسین کەسانێکە کاری تەدریس ئەکەن لە مزگەوتە لە وەکوبێژی ئامۆزشگاری قورئانیە حقیقەتەن ئەشە لەبانی کارێک وەکو مەسائڵی تەجویدی مەسائڵی فەنی کاری قورئانی لەسەری خۆیانە کار بکەن و بتوانن بەرهەمانێکی باشیان بۆ جامعەمان بێتشان تەوسیەکە من هەسم بوو تەواوی قاڕیێلی عەزیزمان ئەوەسانی
کە واقعاً زمانێک کە قورئان ئەخوێنن سعی بکەن ڕۆحی قورئان انتقال بدەن. قورئان حقیقەتەن کەلامێک نییە کە ئێمە سادت ماشای بکەین. فرێ قاڕیان هەن سەوتیان فەوقولعادە خۆشە، فەوقولعادە تکنیکی ئەخوێنن، فەنی ئەخوێنن، ولی حقیقەتەن چونکە ڕۆحی نییە و مەعنا مێهوەر نییە، بەدڵ ناچەسبێت و ناتوانێت نەخۆیان نا کەسێکە مخاتەبیانە تەغییر بدات. تەوسیەم بۆ کەسانێک واقعاً قورئان ئەخوێنن، کاری قورئانیەکەن ئەمەسانی تا ئەتوانن لەبان ڕۆحی خۆمان ئەشێ کار بکەین. قاریلی قورئان ئەشێ ڕۆحیان بەرزوێت، ئەشێ مەسائلێک واقعاً دامەنگیری جامعەس بتوانین بە ئەم کەلامە جوانە، بتوانین بە ئەم کەلامی شیرینە، بتوانین واقعاً زمانێکە گەرەکمانە قورئان بخوێنین، یعنی واقعاً ڕۆحی مردم لە تەواوی مشکلات جیا بکەینەوە. ئەمەسانی من تەوسیەم ئەمەسانی و خواهشیش ئەکەم لە کولی برا خۆشکێلمان واقعاً لەسەری ڕۆحی خۆمان کار بکەین و بتوانین مەعنا مێهوەر قورئان بخوێنین. زمانێکیش کە قورئان ئەخوێنین هەدەف ئەمە نەوێت، ئەمە تەوەجۆ بکەین بەم قەزیە، هەدەف ئەمە نەوێت سەوتی خۆمان نیشان بدەین، هەدەف ئەمە وێتە کە ئاياتی قورئان نیشان بدەین، ئاياتی قورئان تلاوەت بکەین. ئوستاد عەبدولباسط، ئوستاد منشاوی، ئوستاد مستەفا ئیسماعیل، ئەوێنی ئەگەر گەرەکیان وایەت واقعاً تکنیکەری قورئانی ئیجرا بکەن، شاید بێژم فنونی گیان پیادە کرد کە هیچ کەسێک نەتوانێت تەقلیدیان لێ بکات. وەلێ هەدەفی ئەوان ئەمەنەوە، با تەوسیفی ئەمەیە کە زەحمەتێکی فریان کێشا و لە ئەوجی قودرەتا بوون لە لەحاظی تەلاوەت و فنونی تەلاوەت، وەلێ تماشاکەی تەواوی سعی و تەڵاشیان ئەمەوە کە ڕۆحی قورئانەکە انتقال بدەن تا فقط سەوتی خۆیان. وەڵاهی من بۆ کاری مسابقات حقیقەتی عەلاقەیەکی فرەم نەوە، حقیقەتەن کاری قورئانی بێشتر حەزم کردووە لەسەر ڕۆحی خۆم تەئسیر بنات. حقیقەتەن یەکی دوو مسابقەویش بە ئەسراری بازێ لە دۆستان شرکەتم کردووە و لە تقریباً ڕوتبەی ئوستانیمان بووە، ئەوەڵی ئوستانمان بووە، دووم ئوستانمان بووە لە سەتحی ئوستانی کرماشانە. مسابقاتی ئەوقافێکە بانترین سەتحی مسابقاتی لە ئێرانە هەست، هەر ساڵ بەرگوزارەوێت. تا مەرحەڵەی کشوەری چوینە، تقریباً ڕایەک شرکەتم کردێ لە مسابقە. جێشنوارەیەکی قورئانی بەرگوزار بووە لە سەتحی ئوستانی کرماشانە کە وەکبێژی ڕوتبەی ئەوەڵم هاوردێ لە ئەو مسابقاتە. وەلی خۆ حقیقەتەن حەزم نەکردە فرەواردی ئەرسەی مسابقات بووم، حەزم کردووە تا ئەو شوێنە کە جێگای هەست لەسەر کاری قورئانی لەسەر ڕۆحی خۆم کار بکەم، تا ئەمەیەکە لە ناو مسابقاتە شرکت بکەم. تەجروبەی کاری من لە زەمینەی کاری قورئانیە حەزەکەم واقعاً ئەمە من خۆم تەجروبەم کردووە، حەزەکەم کەسانێکیش کە پێیان خۆشە واقعاً ئەم وەکو بێژی ئەم نەوعە بینشە بۆ خۆیان پیا بکەن، حەزەکەم گۆشەوێلێکی لێ بەیان بکەم. حقیقەتەن زندگی ئیمڕۆ ئەسڵەن ذاتی دنیا ئەمەسانی، ذاتی دنیا ئەمەسانێکی ئێمە لە فریە لە مەسائلی ڕۆحی دوور بکاتەوە. ئاياتی خودی قورئانە کە ئەفەرمێت سای ینی هۆشتان بێت ئەم دنیا، ئەم زینەتێلی دنیا، المال والبنون زینەت الحیا، زینەتێلی دنیا ئێمە لە ڕۆحێکە خوای گەورە چەنە ئەرزشمەند واقعاً لە وجودی هەر ئینسانێکە دایناوە دوور نەکاتەوە. واقعیەتەن مەسائل و مشکلاتێکە ئیسا لە توولی دەورانی زندگی هەر ئینسانێک هەست، زمانێک ئینسان خۆی خەریکی کاری قورئانی ئەکات، هەموو غەمی ئەوێتە کاری قورئانی، فرێ لە مشکلاتی دنیا خوای گەورە خۆی بۆت سەهلی ئەکات. ئەمە یەک ئەسڵە. مادامێکە ئێمە لە تەکی خوای گەورە ڕاست بکەین، یعنی بۆ فەقەت وەکو بێژی زەواهری قەزیە قورئان نەخوێنین، ژیانت پڕ ئەوێت بە خەیر و بەرەکەت، فرێ لە مەسائل و مشکلاتێکی وێنی خانەوادەیەکی تر هەسیان واقعاً تو نێست، مادامێکە واقعاً قۆڵی مەردی بۆ هەڵەکەی لە زەمینەی کاری قورئانی زەحمەت بکێشی،
یەقینتان بێت خوای گەورە فرەی لە مشکلاتان بۆ وەکو بێژی سەهل و ئاسان ئەکات و ئومێدوارم کە خوای گەورە تەوفیقێکشتان بدات. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واتل عليهم نبأ إبراهيم إذ قال لأبيه وقومه ما تعبدون قالوا نعبد أصناما فنظل لها عاكفين قال هل يسمعونكم إذ تدعون أو ينفعونكم أو يضرون قالوا بل وجدنا آباءنا كذلك يفعلون قال أفرأيتم ما كنتم تعبدون أنتم وآباؤكم الأقدمون فإنهم عدو لي إلا رب العالمين الذي خلقني فهو يهديني والذي هو يطعمني ويسقين وإذا مرضت فهو يشفيني والذي يميتني ثم يحيين والذي أطمع أن يغفر لي خطيئتي يوم الدين رب هب لي حكما وألحقني بالصالحين واجعل لي لسان صدق في الآخرين واجعلني من ورثة جنة النعيم
ولا تخزني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ولا تخزني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. صدق الله العظيم.